سڵاوتان لێبێت ئەمڕۆ لە ناحیەی دیانای سەرباز سەنتەری قەزانیاوەندی سۆران دیارە بەردی بناغەی دەواازەی دیانای کۆندانێ لێرە هەریەک لە سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆران بەرپرسی لە بەرپرسانی حزبی حکومی لێرە ئامادەن بۆ دانانی بەردی بناغە کە یەکێک لە پرۆژە گرنگ و استراتیژیەکانی کابینەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئیدارەی سربەخۆی سۆران لەگەڵمان بن بۆ ئەوەی کۆی دیمەنەکانتان بۆ بگوازینەوە. زۆر سپاس تکایە بفەرمون. سەربەرزی بۆ کورد و کوردستان نەمری بۆ شەهیدان سەروەریان بارزانی نەمر و کاکێ ئیدریسی هەمیشە لە یاد. بەڕێزان، پرۆژەکە لەسەر ڕاستپاردەی ڕێزدار مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەژێر چاودێری سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆران بەڕێز هەڵگورد شێخ نەجیب بە گوژمەی زیاتر لە 2 ملیار و 800 میلیۆن دینار جێبەجێ دەکرێت. هێژایان داوا لە بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆران ڕێزدار هەڵگورد شێخ نەجیب دەکەین بفەرمێ بۆ پێشکەشکردنی وتەیەک. بەڵێ دیارە پرۆژەی دەواازەی دیانای کۆن یەکێکە لە پرۆژە گرنگەکان لە سەرڕاستپاردەی بەڕێز مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ ئەکرێەوە. ئێستاش هەڵگورد شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆران وتارێک پێشکەشەکات. بە ناوی خوای گەورە و میهرەبان، هاوڵاتیانی خۆشەویست، بەرپرسانی حزبی و حکومی و سەربازی، بەڕێوەبەری جێبەجێکاری کۆمپانیای کاڤین گروپ، زۆر خۆشحاڵم ئەمڕۆکە هەمومان بەیەکەوە بەردی بناغەی پرۆژەیەکی جوان و سەرنج ڕاکێش لە دەواازەی دیانە دادەنێت. بەڕێزان، ڕێگان بدەن وەک کوڕێکی ئەم شارۆچکەیە، ئەم شارەدەیە، شارەدەی دیانە، پێشەوەی وەکو سەرپەرشتیار بە ناوی ئێوەوە سوپاسێکی بێپایانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار مەسرور بارزانی بکەین کە ڕەزامەندی لەسەر جێبەجێکردنی ئەو پرۆژەیەدا و سوپاسی جەنابیان بکەین بۆ هاوکاری و پاڵپشتیە بەردەوامەکانیان بۆ دەڤەری سۆران و ئەم ناوچەیە. بەڕێزان، ئەو پرۆژەیە ماوەیەک پێش ئێستا بڕیاری لەسەردرا بوو، هۆکاری ئەوەی کە بە درنگانەوە دەستمان پێکرد. یەکێک لە هۆکارەکان بابەتی دیزاین بوو لە لایەن کۆمپانیای جێبەجێکار بۆ ئەوەی بە دیزاینێکی سەرنجڕاکێش و جوانتر ئەم دەواازەیە دروست بکەین. بۆیە کاتێکی زیاترمان پێویست بوو تا دیزاینەکەی تەواو بوو. بەداخەوە دوای ئەو کاتیش بابەتی قەیرانی موچە سەری هەڵدا لەگەڵ ئەو کێشانە لەگەڵ حکوومەتی فیدرالی هەموو هەوڵ و تەقەلایەکانی حکوومەتی هەرێمی کوردستانی زیاتر لەسەرەوە بوو کە دابینکردنی موچە بۆ هاوڵاتیان و ئەو کورتهێنانەی لە بودجە دروست دەبوو هەوڵ دەدرا لەلایەن حکوومەتی هەرێمەوە پڕ بکرێتەوە. بە خۆشحاڵیەوە کۆمپانیای کاڤین گروپ وەکو جێبەجێکار بڕیاردرا کە دەست بەو پرۆژەیە بکرێتن. بەڕێزان، بە تەوابوونی ئەو پرۆژەیە سیمایەکی زۆر جوانتر دەدرێت بە دیانای کۆن. ئێمە ئەو ناومان هەڵبژارد ناوی دەواازەی دیانای کۆن، چونکە لە مێژوودا
ئەم شوێنێک کە ئێستا ئێمە لێ کۆبۆتەوە و بڕیاری جێبەجێکردنی ئەو پرۆژەیە دراوە ئەوە دەواازەی دیانا بووە. ڕاستە ئێستا سنووری جۆگرافیای ناحیەی دیانە زۆر گەورە بووە، بەڵام دەواازەی کۆنی ئەم ناوچەیەوە ئەم شارەدەیە ئێرانە بووە، بۆیە بەو ناوە ناومان لێنا و بە فرسەتی دەزانم هەر لەم مناسبەیە باس لە ناوی دیانە بکەین. ئێستا کە ناحیەی دیانە لەگەڵ قەزای ناوەندی سۆران تێکەڵاو بووە و لە ڕووی ئیداری و کارگێڕیەوە زۆر جاران کێشە و گرفتیش دروست دەبێتن. بۆیە ئێمە دراسەمان کرد و بە هەماهەنگی و گفتوگۆ لە سەرەتادا لەگەڵ خودی جەنابی سەرۆک باسمان لە ناوی دیانە و قەزای ناوەندی سۆران کرد و دوایی لەگەڵ جەنابی سەرۆکی حکوومەت و وەزیری ناوەخۆ پێشنیاری ئەوەمان کردووە کە قەزای ناوەندی سۆران کە پێشتر قەزا بوو ئێستا بووە بە ئیدارەی سربەخۆی سۆران، پێشنیاری ئەوەمان کرد کە سنووری ناحیەی دیانە فراوانتر بکرێتن و سنتەری قەزای ناوەند بە ناوی قەزای ناوەندی دیانە بکرێتن و ئیدارەی سربەخۆی سۆرانش بە ناوی ئیدارەی سربەخۆی سۆران وەکو خۆی بمێنێتەوە. هەموو ئەوانەی کە دەکەونە سنووری قەزای ناوەند ئێستا بە قەزای سۆرانی پێشتر و بە ناحیەی دیانە ئێستا هەمووی ببێتن بە قەزای ناوەندی دیانە، چونکە ناوی دیانە ناوێکی مێژوویە بۆ ئەوەی بمێنێتەوە. بە خۆشحاڵیەوە جەنابی سەرۆک چکە کاتی خۆی پێشنیاری ناوی سۆران پێشنیاری جەنابیان بوو و جەنابیشیان ڕەزامەندی لەسەرەوەدا کە قەزای ناوەندی بە ناوی دیانە بکرێتن و بە ناوی سەر بە ئیدارەی سربەخۆی سۆران. بەڕێزان بە تەواوبوونی ئەو پرۆژەیە سیمایەکی زۆر جوانتر بەو شارستکۆیە دەدرێتن. ئێمە دیارە لە هەوڵی جێبەجێکردنی پرۆژە استراتیجیەکان لە ئیدارەی سربەخۆی سۆران بەردەوامی. ئەگەر هەر لە ناو دیانە بمێنینەوە یەکێک لە پرۆژەکانی دیکەی کە ئێستا تەواو بووە ئەویش بەستنەوەی سەرچاوە و ناوچەکانی بەرگوانە بەلای دێلزیانەوە، دوای ئەوەی پرۆژەی جێبەجێکردنی کانی سەرچاوە کە ئێستا لە قۆناغەکانی تەوابووندایە تەنها جوانکاریەکانی مایە، بەڵام بەڕووی هاوڵاتیاندا کراوەتەوە. بە هەبوونی ئەو پرۆژەیەش جەنجاڵی و قەڵەباڕغی لەناو سەنتەری بازاری دیانە کەم دەبێتەوە، بە تایبەتی بۆ ئەو هاوڵاتیانەی کە لە ناوچەکانی بەرگوان و سەرچاوە دەپەڕنەوە بۆ ناوچەی دێلزیان و بۆ ئەوانەی کە بۆ زانکۆ بۆ پەیمانگا و بۆ ئیدارەش دێن. بە تەوابوونی ئەم پرۆژەیە ئەوەش دەبێت یەکێک لە پرۆژە استراتیجیەکان. بابەتێکی کە لێرانە کە هاوڵاتیانی خەڵکی دیانەی خۆشەویست لێرە ئامادەن کە دەمەوێت بە فرسەتی بزانم باسی بکەم، ئەویش مزگەوتی گەورەی دیانەیە. بەڕێزان بە جێبەجێکردنی ئەو پرۆژەیە و مانەوەی مزگەوتەکە بەوەی کە ئێستا هەیە لەوانەیە سیمای ئەو شارە وەکو پێویست نەبێتن. بۆیە لەگەڵ هاوڵاتیان و لەگەڵ برایانی بەڕێزم هەم بەڕێز مەلا عەبدوڵڵا ڕای بەڕێزم کاک بەهرام گفتوگۆمان لەسەرەوە کردووە کە ئەو مزگەوتە بە شێوەیەکی بە دیزاینێکی نوێتر دروست بکرێتەوە بە تەواوبوونی ئەو پرۆژەیە و دروستکردنی مزگەوتێکی نوێ، دەواازەیەکی دیکە و سیمایەکی دیکە بۆ دەواازەی دیانای کۆن دروست دەبێتن کە مزگەوتی دیانە مزگەوتی گەورەی دیانە مزگەوتێکە کە مێژوویەکی کۆنی هەیە و خەڵکی دیانە مێژوویەکی خۆیان لەگەڵ ئەم مزگەوتە هەیە. بۆیە ئێمە بڕیارمان داوە ئەم مزگەوتەش بە شێوەیەکی دیزاینێکی سەردەمیانە کە بگونجێت لەگەڵ کەلتوری ئەم ناوچەیە دروست بکەینەوە، هیواداری لە ئایندەیەکی نزیکیش ئەم پرۆژەیە بستە بواری جێبەجێکردن. بەڵام ئەوەی جێگای باسکردنە من لێرەوە داوا لە هاوڵاتیان دەکەم لەوانەیە بۆ ماوەیەک، چونکە بەشێکی ئەم مزگەوتە لەگەڵ دروستکردنی ئەم پرۆژەیە لەوانەیە تێک بدرێتن، بۆیە لەوانەیە ماوەیەک
مزگەوتەکە بە داخرایی بمێنێتەوە. لێرەوە داوای لێبوردن لە خەڵکی دیانە دەکەین کە پش و درێژ بن لەگەڵمان تا بە شێوەیەکی جوانتر ئەم مزگەوتە دروست دەکەینەوە. بابەتێکی دیکە هەر لەم پرۆژەیە بابەتی ئاوی قورسە. بەڕێزانیەوە دەزانن کە ئەو شوێنێکی ئێستا لێنە ئاوی قورس لە هەموو ناوچەکانی دیکەی سەروی گیانە دەهاتەوە ئەم دۆڵە و لێرە بۆنێکی ناخۆشی دروست کردبوو. بە خۆشحاڵیەوە ئێمە بە پاڵپشتی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان توانیمان ئاوەڕۆی ئەو پرۆژەی ئاوەڕۆ لەم ناوچەیە جێبەجێ بکەین و تا دەگاتە خوارێ. تەمان ئەو پرۆژەیە بە جێبەجێکردنی ئەو پرۆژەیە مەترسیەکی گەورە لەسەر داڕوخانی قەبرستانی کۆنی دیانەشە بوو کە چەندان خەڵکی ئێمە لەم گۆڕستانن. بە تەواوکردنی ئەو پرۆژەیە مەترسی لەسەر داڕوخانی ئەم قەبرستانەش تەقریبەن نەماوە تا دەگاتە خوارەوە. بۆی ئێمە دراسەیەکمان کردووە لە زیاتی ئەوەی پرۆژەی ڕێڕەوەکە تەواو بکەین تا دەگاتە خوارەوە. ئێستا لە هەوڵی ئەوەداین کە ئەو ئاوەی کە دێتە دەگاتە ئەو شوێنە ئاوی قورس پاک بکەینەوە و هەوڵ بدەین ئەو ناوچەیە کە ئێستا تا دەگاتە خوارەوە چونکە ناوچەیەکی سەوزایی بووە ئەو بەشەی لای سەرەوە پێش مزگەوت تا دەگاتە سەرەوە ئەوە دەبێتە شەقامێک. بەڵام ئەوەی کە لێرە تا دەگاتە خوارەوە بۆ ئەوەی ڕێژەی سەوزایی لەم ناوچەیە وەکو خۆی بمێنێتەوە بڕیارمانداوە هەم سوود لەو ئاوە وەربگرین و هەم سوود لە ئاوی ئەو کانیانەش کە لێرەکانە هەبووە ئێستا سوودیان لێ وەربگرین بۆ ئەوەی پرۆژەی دروستکردنی پارکێک تا دەگاتە خوارەوە جێبەجێ بکەین تا ئەم ناوچەیە بە سەوزایی بمێنێتەوە و خەڵکی دیانە بتوانن سوودی لێ وەربگرن. ئەو شوێنێکی ئێستاش لێ دانیشتون ئەوەش دەبێتە پارکێک بەشێک لەو پرۆژەیە کە دەچێتە بواری جێبەجێکردن. لێرەوە بە پێویستیشی دەزانم سوپاسی کۆمپانیای جێبەجێکار کۆمپانیای کاڤین گروپ بکەم کە زۆر هاوکار و پاڵپشت بووینە هەم لە جێبەجێکردنی پرۆژە استراتیژی سپیلک خەلیفان کە لە ماوەیەکی کورتی قیاسی توانیان ڕێژەیەکی بەرچاو لەو پرۆژەیە جێبەجێ بکەن. ئەوەی دەمێ من ئیشارەتی پێ بدەم ئەو پرۆژێ دەبا زووتر تەواو کرابە. بەڵام لە کاتی جێبەجێکردنی پرۆژەکە ئێمە دیزاینی پرۆژەکەمان گۆڕی بە تایبەتی ئەوەی کە داخلی ناو خەلیفان دەبوو. ئێمە بڕیارماندا کە لە سەرەتادا پرۆژەکە تا ناو خەلیفان بوو بەڵام لە کاتی جێبەجێکردنی پرۆژەکان لە ژێر ڕێنمایی و ڕاستپاردەکانی جەنابی سەرۆکی حکوومەت بڕیارماندا کە شەقامەکە لە ناو خەلیفان دەربێنین بۆ ئەوەی ڕێڕەوەکە ئاسانتر بکەین و ئەو جەنجالی و قەڵەبارغێش لە ناو خەلیفان دروست نەبێتن. و لە هەمان کاتدا بۆ ئەوەی بازاری ناو خەلیفان وەکو خۆی بمێنێتەوە بە تایبەتی لە کاتی سەردانیکردنی گەشتیاران ئێمە بە شێوەیەک ئەو دیزاینەمان کردووە کە ئەوانەی لە هەولێر دێن بە نەفەقێک زۆر بە ئاسانی بتوانن بگەنە ناو خەلیفان بۆ ئەوەی سوود لە بازاری خەلیفان وەربگرن و بە هەمان شێوە بە ئاسانترین شێوە بتوانن جارێشکە بێنەوە سەر ڕێڕەوەکەی ئەو هێلەی کە لە نێوان سپیلک خەلیفان کراوە تا دەگاتە دەواازەی زارگەلی. بەمەش هەم ڕێرەوی هاوڵاتیان ئاسانتر دەبێتن و هەمیش بازاری خەلیفان بە زیندوی دەمێنێتەوە. لێرەوە داواکارم لە کۆمپانیاکانی خۆشمان کە لەو دەبەرە هەنا هەماهەنگی و هاوکارەکی باشیان هەبێتن لە نێوان خۆیان و بتوانن سوود لە ئەزمونونەکانی کاڤین گروپ و ستافی کاڤین گروپ وەربگرن بە بەردەوامی بتوانین بە جوانترین شێوە پرۆژەکانی ئەم دەبەرە جێبەجێ بکەین. بەڕێزان لە کۆتایی باستەوە دەکەین کە سۆران و دەڤەری سۆران ناوچەیەکی استراتیژیە هەم لە ڕووی گەشتیاری و هەم لە ڕووی بازرگانیشەوە. هەموو هەوڵ و تەقەلاکانی ئێمە لە ئیدارەی سەربەخۆی سۆران ئەوەیە کە ئێمە بتوانین سوود لەو دوو کەرتە گرینگە وەربگرین تا ئێمە ڕێڕەوەکانی هاتوچۆمان بۆ ناو ئەو دەبەرە چوون و هاترمان ئاسان نەکەین و لە ناو سۆرانیش هەوڵی جێبەجێکردنی لەم جۆرە پرۆژانە نەدەین لەوانەیە زەحمەت بێت و ئەستەم بێتن ئێمە بتوانین کەرتی گەشتیاری یان کەرتی بازرگانی ببێنە خۆناغێکی دیکە. بۆیە ئامانجی استراتیژی ئێمە ئەوەیە کە دەواازەی سۆران بە ڕووی شارەکانی دیکەوە فراوانتر بکەین
بۆ ئەوەی هەم گەشتیاران و هەم بازرگانانش کە ئێستا سنووری سۆران سێ دەواازە دەکەوێتە سەر ئەم سنوورە، دوو دەواازە ئێستا دەواازەی چێلەشینیش لە دەڤەری سیدەکان کە ئێستا لە پرۆسەی کردنەوەدایە لەسەر هێڵین بۆ ئەوەی بتوانین بە زووترین کات ئەو دەواازەیەش بکەینەوە. بە هەبوونی ئەم سێ دەواازەیە جم و جۆڵی بازرگانی زیاتر دەبێتن بۆ ئەوەی ئەو ڕێگا و بانانەی کە لە سۆران دەستە دەرەوە دەگەڕێنە ناو سۆران هەوڵ بدرێتن فراوان بکرێتن بۆ ئەوەی بتوانانی ئیستیعابی ئەم جم و جۆڵەی هەم بازرگانی و هەم گەشتیاریش بکاتن. ئێمە پارساڵ زیاتر پڕژانە سەر جێبەجێکردنی پرۆژە خزمەتگوزاریەکان، بەڵام ئەم ساڵ و بۆ ساڵی داهاتوو لە پاڵ جێبەجێکردنی پرۆژە خزمەتگوزاریەکان هەوڵ دەدەین گرنگیەکی تایبەتیش بە کەرتی کشتتوکاڵ، کەرتی گەشتیاری، کەرتی بازرگانی، کەرتی پیشەسازی هێنانی دەستی وەبەرهێنەر بۆ ئەم ناوچەیە بکەین بۆ ئەوەی هەلیکار ڕێژەی هەڵیکار بەرز بکەینەوە، گەنجانمان بتوانە سوودە و کەرتانە وەربگرن کە ناوچەیەشی استراتیجیە. من جارێکی کە پیرۆزبایی لە خەڵکی دیانەی بەشەڕەفی دیانە دەکەم و هیوادارم کاڤین گروپ کە لە پرۆژەکانی پێشتریشیان زۆر ڕوون و ئاشکرا بووە، هەم لە کوالەتی جێبەجێکردنی پرۆژەکانیان هەم بە فترەیەکی قیاسی زۆر کورت توانی تەمە پرۆژانە جێبەجێ بکە. من دەستخۆشیان لێ دەکەم و هیوادارم بە زووترین کات ئەو پرۆژەیە بکرێتەوە بچێتە خزمەت هاوڵاتیانمان لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران کە پرۆژەیەکی گرنگە ئەم دوو ناوچێ بێکەوە دەبەستێتەوە. جارێکی دیکە پیرۆزبایی لە خۆمان و لە خەڵکی ئەم دەبەرە دەکەین بە جێبەجێکردنی ئەم پرۆژەیە گرنگە. زۆر زۆر سوپاس و کوردستانیشمان هەراوەدان بێت. گوتاری هەڵگر شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆران بوو لەبارەی گرنگی ئەم پرۆژێ و تەواوی پرۆژە خزمەتگوزاریەکان لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران کە پرۆژەی دەواازەی دیانای کۆن لە ژێر یاخود بە فەرمانی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئیڤان جانێ بە ناوی ئاشووریەکانی دیانە وتەیەک پێشکەش دەکات ئەگەر ئامادەیە با بفەرمونون. بەڵێ دیانای کۆن مێژوویەکی کەوناری هەیە لە نێوان مسلمان و مەسیحیەکان. ئێستاش مامۆستا ئیڤانجانێ کە چالاکوانێکی ناحیەی دیانایە بە ناوی مەسیحیەکان لێرە قسە ئەکات. بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆران، نوێنەرانی دام و دەستگای فەرمی و نەفەرمی، نوێنەرانی حزب و لایەنە سیاسیەکان، چاڵکوانان، میوانانی قەدرگران، خەڵکی بەڕێز و خۆشەویستی دیانە، ئێوارەتان باش. شەرەفمەندم و سوپاسان دەکەم بۆ ئەوەی ئەمڕۆ بانگهێشتی بەندەتان کرد تاکو لەم مەراسیمە گرنگ و ستراتیجیە ئێمەش وەکو پێکاتەیەکی ڕەسەنی دەڤەرەکە بەشدار بین بە وتارێکی مێژووی. هەڵبەتە لێرە من وەکو کوڕی دیانە بەشدارم، نەک تەنها وەکو ئاشووریەک، لەبەرەوەی ئێمە دیانە بە دیانەی هەموومان ئەزانین. هەر کاتێک دیانە سەرکەوتوو بێت ئەوە ئێمە هەموو سەرکەوتوو بووینە. هەر کاتێک دیانە ئازاری چێشتووە ئەوە بێگومان ئازارەکەی ئێمە هەموو بریندار کردووە. بۆیە ئەم ڕۆژە مێژوویە سەربەرزیەکە و هیوادارم ببێتە نەبێتە یەکەم کاروان دووە کاروانی خزمەتکردن و خزمەتگەیاندن بە شارەدەی دیانە و تەواوی ئیدارەی سربەخۆی سۆران کە شایەنی ئەوەن خزمەت بکرێن و زیاتر خزمەت بکرێن لەبەر ئەوەی بە درێژایی مێژوو قوربانی زۆریان داوە. بەڕێزان، گشت شارەکانی جیهان هەر یەکە و نازناوێکی هەیە، هەر یەکە و بە فەرمانێک بە وەزیفەیەک ناوبانگی خۆی دەرکردووە. سپاس بۆ خوای بەخشندە کە بۆ ئێمە لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران دەتوانین لەسەر چەندین فاکتەر و چەندین تایبەتمەندی و چەندین نازناو کار بکەین. وەکو برای بەڕێزم کاکەڵگۆرد باسی کرد، سۆران شوێنێکی استراتیجیە لەبەر ئەوەی ئێمە 3 دەروازە و ئێستا بێتە 4 و 5 دەروازە کاتوانی بڵێن شارێکی بازرگانیە. هەروەها کەش و هەوا لەبار و
ئەم جوانێ دڵڕەفێنێ کە خوای گەورە بە ئێمەی بەخشیوە دیسانە کەوای کردووە سۆران ببێتە مەڵبەندێکی گرنگی گەشتیاری کە لە ئایندەیە گەر ئێمە کاری لەسەر بکەین ئەمە ئەتوانین زۆر ئەم مەنتیقەیە ببینە پێش لە ڕووی خزمەتگوزاری و لە ڕووی خۆشگوزرانی خەڵکەکە. بەڵام لە ڕووی مرۆییوە زۆر گرنگە کاتێک ئێمە دەست ئەبەین بۆ پرۆژەکان لایەنی کەلتوری لە یاد نەکرێن. جێگای خۆشحاڵیشە کە ئەمڕۆ کە بینیم تەنانەت ناوی پرۆژەکەش هێمای ئەوە ئەگەینێت کە ئێمە زۆر وشیارانە کار لەسەر کەلتوری خۆمانەکەین، بنیاد نانەکەین بەڵام نەک لەسەر حسابی مێژوو، بەڵکو مێژوو دووبارە بنیادی ئەنەینەوە. ئەمەیان زۆر گرنگە لەبەر ئەوەی ئێمە نازناوی سۆران بە نازناوی شاری شەهیدان دەرچووە، هەروەها بە شاری بەیەکەوە ژیان دەرچووە. بۆیە ئەمڕۆ گیانی پاکی شەهیدانمان لە ڕاستیدا لە سایە حکومەتی هەرێم و کوردستان و ئیدارەی سربەخۆی سۆران و ئێوەی بەڕێز ئارام و شادە، چونکە بێنێ ئەو خوێنە کە ڕێژراوە بۆ ئازادی وڵات، بۆ ئازادی خەڵکەکەی، ئەمڕۆ داری جوان و بەرهەمی جوانی پێوەیە. بۆیە لێرەیە من دووبارە پیرۆزباییتان لە یەکەم و دەستخۆشیتان لە یەکەم، هیوادارین کاروانی نۆژەنکردنەوە و پەرەدان بە پرۆژەکان چ لەسەر ئاستی جیان دیانە بێت یاخود سەر ئاستی تەواوی دەڤەری سۆران هەر بەردەوام بێت و نیشتیمان ئاوەدان. بەڕێزان، دەربارەی شێواز و جۆری جێبەجێکردنی پرۆژەکە بەڕێز کانیوار جبرائیل بەڕێوەبەری جێبەجێکاری پرۆژەکە لە وتەیەکدا چەند داتا و زانیاریەکمان پێدەدات با جەنابیان بفەرمێت. نوع خدای مزن و دلوان زور بەڕێز کاکەلگورد شێخ نەجیب سەرپەرشتیارە ئیدارە سەربەخۆیە سووران، بەڕێزان بەرپرسێن حەزبی و دەستگەیەن حکومی و پیامەقولن دەڤەرێ ناوێ کاڤین گروپ خێراتما هەوێن بەڕێز بکەین. هێژە ئەڤرو پێک ڤەدێبەرێ بنیاتی بۆ پرۆژەکی گرنگ لە دیانا کەڤندانین و لەسەر بودجا ئیدارە سەربەخۆیە سووران و ژلای کاڤین گروپ و هێتا جێبەجێکردن فەرز زانین دەستخۆشی و سپاسیەکە بێسنوور لە جەنابێ سەرپەرشتیاری بکەین و ئەو باوەری دایە کاڤین گروپ بۆ ئەنجامدانا وی پرۆژەی و سوزێت بدەین و پشێوازێکی جوان کۆلیتیەکە بەرز و کاتێکی کێمدا وی پرۆژەی دماهی بینین. از بینم هر تشتێکی پێویست بوو جەنابێ سەرپەرشتیاری ئیشارە پێدار ژەلڤێرە زیاتر وەختی هەوا ناگیرم، بەڵێم بیتن شتێکی جۆن بوو vê منتەقێ بکەن ji ber giringî wê dixwaza serkeftinê bû hemîlayekê dixwazîn û spas û amadebûna hewe Kurdistan her avadan. وتاری بەڕێوەبەری پرۆژە کانیوار جبرائیل بوو لە کاڤین گروپ کە باسی لە گرنگی و ئەم پرۆژە کرد کە پرۆژەی دیانایی دەواازەی دیانای کۆنا. بەڕێزان، ئێستا کاتی ئەوەیە هەر یەک لە بەڕێزان هەڵگورد شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران، زکری بەشیر بەڕێوەبەری کۆمپانیای کاڤین گروپ، بەرپرسی لقیدەی پارتی دیموکراتی کوردستان بەڕێز بەهرام عەریف یاسین، بەڵێ ئازیزان ئەمڕۆ لەژێر ڕاستپاردەی مەسڕ بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەی دەواازەی دیانای کۆن دادەنرێت. لێرە ئێستا ساتی ئەوەیە کە لێرە هەریەک لە سەرپەرشتیاری دارەی سەربەخۆی سۆران و بەرپرسانی تری حزبی حکومی لێرە بەردی بناغەی دیانای کۆن دائەندرێت کە پرۆژەی دیانای کۆن بە گوژمەی 2 ملیار و 800 میلیۆن دینار لەلایەن کۆمپانیای کاڤین گروپ کە ئەمە دووەمین کاری کاڤین گروپە لە سنووری دارەی سەربەخۆی سۆران
پێشتر کە ئێستا کار لە پرۆژەی دووسایدی سبیلی خەلیفان نەکرێ ئەوان ئەو پرۆژەش لەلایەن کابین گروپەوە جێبەجێ دەکرێت کەمێک پێش ئێستا هەڵگور شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆران باسی لە پرۆژە خزمەتگوزاریەکان کرد یەکێک لە پرۆژە خزمەتگوزاریەکان پرۆژەی دەروازەی دیانای کۆن بوو باسی لەوە کرد کە مزگەوتی دیانای کۆن کە یەکێک لە مزگەوتە کۆنەکانە و مێژوویەکی کۆنی هەیە ئەوان ئەم مزگەوتە بەشێکی یاخود بە تەواتی دەڕوخێندرێت و دواتر بە شێوازێکی مۆدرن مزگەوتەکە سەر لە نوێ دروست دەکرێتەوە باسی لە پرۆژەی سندوقی ئاوی قورسی دیانای کۆن کرد کە ئەوان دەیانوێت لە ئایندا ئەو ئاوا پاک بکرێتەوە بۆ ئەوەی ئەو بەروبوو مەکشتوکالیانەی لە خوار دیانای کۆن دەکرێن دووبارە لە ڕێگای ئەم ئاوا بەکار بهێنرێتەوە دیمەنی ئێستای بەردی بناغەی پرۆژەی دیانای کۆنە کە لەلایەن سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆران و بەرپرسی لە قیدەی پارتی دیموکراتی کوردستان چەندین کەسایەتی و سەرۆکی شارەوانی سۆران بەرپرسان و کەسایەتیە جیاوازەکانی ناوچەی سۆران ئێستا بەردی بناغەی ئەم پرۆژە گرنگەدا ئەندرێت هەڵگور شێخ نەجیب ئاماژەی بەوە کرد کە دەبوایە ئەم پرۆژەیە زۆر دەمێکە جێبەجێ بکرابایە بەڵام بەهۆی دروستبوونی هەندێک قەیران کە بابەتی موچە یەکێک لەو گرفتانە بوو نەتواندا لە کاتی خۆی ئەم پرۆژەیە جێبەجێ بکرێت بۆیە لەسەر ڕاستپاردەی بەڕێز مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ یەکشەممە ئەم پرۆژەیە بەردی بناغی بۆ دائەنرێت کە جەنجاڵیەکی زۆر لە نێو سنتەری ناحیەی دیانە کە یەکێک لە ناحیە کۆنەکانە کەم دەبێتەوە و باسی لە چەند پرۆژەیشتری خزمەتگوزاری کرد لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران کە ئێستا لە قۆناغی جێبەجێکردندان و پرۆژەی دیانای سبیل خەلیفانی بە نمونە هێناوە گوتی ئەم پرۆژە لەلایەن کۆمپانیای کابین گروپەوە جێبەجێ ئەکرێت پێشتر دیزاینێک بوو بەڵام دیزاینەکە لەگەڵ دەستپێکردنی پرۆژەکە دیزاینەکە گۆڕانکاری بەسەدا هات و مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دوای ئەوەی ڕەزامەندیدا لەسەرەوەی کە ئەو دوو سایدەی کە سپیلک خەلیفان یاخود سپیلک سۆران پێکەوە دەبەستێتەوە بگۆڕێت بکەوێتە نێو ناوچەی پیشسازی خەلیفان کە ئەگەر بات باو پێشتر وە خۆی جێبەجێ بکرا بە جەنجاڵیەکی زیاتر دروستە بوو بەڵام بە دووسایدکردنی ئەم دووسایدە کە دەکەوێتە نێوان ناوچەی پیشسازی سۆران کاراسانێکی زۆر بۆ هاوڵاتیان دروست دەبێت و بابەتێکی تر کە باسی لێوە کرد ئەویش بازاری خەلیفان بوو کە گەشتیارێکی زۆر لە هەر چوار وەرزی ساڵ ڕووی تێیەکەن لەبەرەوەی ١٨ ناوچە گەشتیارەکانی سنووری ئیدارەی سربەخۆی یاخود پارێزگای هەولێرکەوتونەتە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران هەر بۆیە ڕۆژانە لە باشوور ناوەڕاست و شارە جیاوازەکان ناوخۆ دەرەوەی هەرێمی کوردستان گەشتیاران ڕووی تێیەکەن خەلیفان یەکێک لە قەزا استراتیژیەکانە بۆیە گەشتیاران ئێستا دەتوانن لە نێو ئەو ئەندەرپاسەی کە دروست کراوە لە دۆڵی ئاڵانە لەوێ بە ئاسانی بچنەوە ناو خەلیفان و دواترش هەر بە هەمان شێوە بە هەمان هێڵ بگەڕێنەوە سەر دووسایدەکەی کە کەوتۆتە ناوچەی پیشەسازی.
بلند او بلند نبيت بايده میوانانی عزیز بەو بۆنەیەوە بۆ فیەی کراوە ئامادەیە بفەرمونون بۆ خواردنی شیرینی و دووبارە بەخێربێن و کوردستان هەر ئاوادانتر بێت. بەڵێ عزیزان ئەوەی بینیتان پرۆژەی دەواازەی دیانای کۆن بوو کە ئەمڕۆ لەلایەن سەرپەرشتیاری دارەی سربەخۆی سۆران بەڕێوە چوو لێرە بەرپرسی لەقیدە بەرپرسانی تری حزبی و حکومی و کەسایەتیەکانی ناحیەی دیانا و دەوروبەری لێرە لە مەڕاستیمی پرۆژەی دەواازەی دیانای کۆن ئامادەیان هەبوو. سەرپەرشتیاری دارەی سربەخۆی سۆران گوتارێکی پێشکەش کرد مامۆستا ئیڤانجانێ کە چاڵاکوانی و هاوڵاتیەکی کریسیانی دیانای کۆنە بە هەمان شێوە باسی لە مێژووی پێکەوە ژیان و گرنگی پرۆژە خزمەتگوزاریەکانی لە سنووری دارەی سربەخۆی سۆران کرد و ستایشی کار و ساڵاتچیەکانی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان کرد بۆ هەموو ئەو پرۆژانەی کە ئێستا لە سۆران لە تەواوی سنووری دارەی سربەخۆی سۆران جێبەجێکرێ. ئەم پرۆژەیە لەلایەن کۆمپانیای کاڤین گروپ جێبەجێکرێت بە گوژمەی 2 ملیار و 800 میلیۆن دینار کە دووەمین پرۆژەیە کاڤین گروپ یەکێک لە پرۆژەکان پرۆژەی دووسایدی خەلیفان سپیلکە و پرۆژەی ئێستاش دەواازەی دیانای کۆنە کە دیانای کۆن مێژوویەکی کۆنی هەیە. مزگەوتی دیانای کۆن یەکێک لە مزگەوتارە کۆنەکانە دەڕوخێندرێت و لە شوێنی ئەو بە شێوازێکی نوێ و مۆدرن ئەم مزگەوتە دروست دەکرێت. سەرپەرشتیاری دارەی سربەخۆی سۆران داوای پشت و درێژی لە هاوڵاتیان کرد لەوەی کە لەوانەیە بۆ ماوەیەک ئەم مزگەوتە نەتوانن سەردانی بکەن بۆ نوێژ بابەتی نوێژ وە بۆیە داوای لێبوردنی لێکردنەوە پشت و درێژ بە هەمان شێوە. لێرە مەراسیمەکە بە کۆتا هات. سەرپەرشتیاری دارەی سربەخۆی سۆران یەک خاڵێکی تر کە باس زۆر جەختی لەوە کردەوە کە بۆ ساڵی ئایندە ئەوان 2 ساڵە بە زیاتر ئیدارەی سربەخۆی سۆران گرنگیەکی تایبەتی بە پرۆژەی ڕێگاوبان و خزمەتگوزاریەکان بەگشتی داوە. بەڵام بۆ داهاتوو بۆ ساڵی ئایندە پرۆژەی گەشتیاری و بەرهێنان چەندین ئەم پرۆژانە کشتتوکاڵی ئەمانە هەموو ئەو پرۆژانە دەبن لە ئەولەویەتی ئیدارەی سربەخۆی سۆرانە بن و گوتی ئیدارەی سربەخۆی سۆران شوێنێکی استراتیژی و لەبارە هەم بابەتی گەشتیاری و هەمیش لەبارە بۆ بەرهێنان و کشتتوکاڵی ئەمانە هەموو بۆ ساڵی ئایندە گرنگی تایبەتیان پێدەدرێت. بەڵێ